بینەرانی یازیزی پێشەنگ تیڤ ئێوارەتان باش. من بەنار مستەفام و خۆشحاڵم بۆ چوارشەممەی کردێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان 12 ئابی 2026 لا دووتەوە پێبکاتەوە. سەرەتا قسەباسێکی گشتی لە سەردۆخی ئێستای ناوچەکە و کوردستان بەتایبەتی دەکەین و لە بڕگەی دوای بەرنامەکانیشماندا لەسەر ئەو ململا نوێی کە ئێستا لە کەرکووک هاتۆتە ئاراوە بەتایبەتی لە دوای قسەکانی پارێزگاری نوێی کەرکووکەوە. ئێوەش دەتوانێت لا پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانی لە کۆمنتەی خەنەوە و ئاڕاستەی میوانانی بەرنامەکەی دەکەن. لاگەڵمان بن بە بەرنامەکانی ئەم شەومان. بەڵێ بینەرانی عەزیز، سەرۆک ئاماژەم پێدا تەوەری یەکەمان تایبەتە بە قسەباسێک لە سەردۆخی ئێستای ناوچەکە و کوردستان و ئەم بابەتەش تاوتوێ دەکەین لەگەڵ عوسمانی حاجی مارەف، سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. عوسمانی حاجی مارەف، ئێوارەت باش و سوپاس کە ئەمجارەش لەگەڵمانیت. ئێوارەی ئێوە باش و زۆر سوپاس بۆ خۆت و بۆ بەرنامەت و بۆ بیسەران و بینەرانی بەرنامەکەش. دۆخی ناوچەکە بەگشتی بەتایبەتی بابەتی ئێران، ئەوەی کە جەنگە ئاشتیە نەجەنگە نە ئاشتیە، کاریگەریەکی زۆری لەسەر ناوچەکە هەیە. ئەگەر ئێوە هەڵسەنگاندێک بۆ ئەم دۆخەی ئێستا بکەن و لە بەرچاوگرتنی ئەوەی کە لە ئێرانە ڕوئەدات، چۆنی هەڵدەسەنگێنن؟ مەسەلەکە تەنها ناوخۆی ئێران نییە، مەسەلەکە واوەترە لەوەی کە ئێرانە. بە چ مانایەک؟ بۆ مانایی کە سیاسەتێک یا پێشتر هەم ترامپ و ئەمریکا هەم ئیسرائیل ئەو هێرشەی کردیانە سەر ئێران و ئەو دۆخەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕەسا خوڵقا و ماوەیەکی درێژ یا چ ڕۆژێک شەڕی خایان پێشەوە 12 ڕۆژ و دوای بە چ ڕۆژ و دوای وەسانی ڕاگرتنی شەڕەکەش کە بە معنای شەڕەکەما و چەند جار قابلیەوە کە دووبارە بێتەوە وان لەو بینەشا خۆشان ئاگادارن کە جارێککە بە معنای بۆدمان یەکتیان کردەوە و جارێکە چونەوە داموسان. ئەوەی کە شەڕ نەئاشتیە بە معنایەکەوەیە کە ئەتوانم بڵێم لە ئاکامی شکستی سیاسەتەکانی ئەمریکا لە بەرامبەر ئێرانە، بۆی کە یەکەم چۆن کۆنتڕۆلی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەدەست بێنێت و لە هەمان کاتە کۆماری ئیسلامی کۆتایی پێبێنێ و لە هەمان کاتە دەور و کارکردی رووسیا و چین بەرێتە دواوە لە یا سنوورداری کار لە ناوچە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بەبۆ چوونی من ئەم سیاسەتی ئەمریکا بە معنای لە هەموو لایەنەکانەوە باڵادەستی خۆی بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لە هەمان کاتە هەوڵدان بۆ ڕووخان یا پاشکۆکردنی حکومەتی ئێران بۆ ئەمریکا و لەما کاتدا سنووردارکردنی دەوری رووسیا و سین فەشەلیە ناشکستێکی گەورە و لەما کاتە ئەم شکستەش مۆقعەت و پێگە و سیاسەتێ کە ئێران لە بەرامبەر ئەمریکایە بەکارهێنا لە بەتایبەتی پاش ئەوەی کە گەوری هورمزی خشتە زێر کۆنتڕۆڵەوە و بەم سیاسەتە توانی پاشەخشەی گەورە بە ئەمریکا هەم چ لەباری جەنگەکەەوە چ لەباری سیاسیەوە هەتا لەباری ئابووریشەوە توانێتی فەزایەکی ناوچەیی جیهانی و لە مقابلی ئەمریکا دەستکەوتی گەورە دەستکەوتی ئیجابی بۆ خودی کۆماری ئیسلامی ئێران بەدەست بێنێت. لە هەمان کاتا دۆخەکە ئێستا بارگژێکی زیاتری بەخۆدی و ئەگەر ئاگادار بن ئێوەش لە هەمان کاتا بینین بەجیا لە گەوری هورمز خودی حکومەتی کۆماری ئیسلامی ناوچەکە بە ئیتفاق لەگەڵ حوسیەکانە بەتەمە گەروی بابنمەندەویش دامانجا بگرێت کەسە دەریای سوور، ینی پێکەوە گرێدانی دەریای سوور و ناوی چیە لەگەڵ گەروی هورمزە ئەم دوانە بەیەکەوە کە زیاتر کاریگەری لەسەر فەشەلی سیاسەتەکانی ئەمریکا و لەباری جیهانی و لەباری ناوچەوە دۆخێکی نالەبارتر دروستەکە و ئاڵۆسترە بێت. ئەمە واقعەتێکە تا ئێستا ئەمە بەردەوامە و ئەو فشارانەی کە ئەمریکا ئیدعایەکە یا ترامپ ئیدعایەکە کە جۆرە پاشەخشە بە ئێران بکە یا ئێران تەسلیم بکات بە لە دانوستانەکانە ئەبینین ڕۆژگار لە ڕۆژانە ترامپ هەجارە و هەسەعاتە و هەر ڕۆژە و
جۆرە قساکە بەڵام لە گشتیا نەیتوانیوە ئێران تەسلیم کا بۆ سیاست و استراتیژی و بەرژەوەندیانی کە ئەمریکا ئێرە ناوچەکەیە بەدەستی بێنێ کە دۆخەکە بەم شێوەیە بەردەوامە و پێم وایە لە نەتیجە بە جۆرێک دۆخەکە بشێتەوە کە ئەمریکا ناچار بێ لەم دۆخە ئاڵوز و باگرێ زیاترە تەنازولاتێکە لە مقابلی ئێرانە ئەمە پێشبینیەکە چەند وایە چنوانە مەسەلەیەکی ترە بەڵام ئەمە واقعەتەکەیە کە ئەم شەڕە بە معنای کۆتایی نەهاتوو لە بلایکشەوە بە معنای ئاشتیەوەی کە چەند بابی مفاوەزات و دامسانەکانەکەن نەتیجەیەکی تا ئێستا زۆر بە پێچیدەیی ماوەتەوە زۆر بە ڕۆشنی ماوەتەوە زۆرەوەی کە لەسەرچی اتفاقەکەن لەسەرچی اتفاق ناکەن نەکەوتۆتە نەتیجەیە بەوەچنی من ئێران بە پشتیوانی رووسیا و سین بە پشتیوانی ئەو گەر و هرمز و بابلمەندەب جۆرێک توانێتی پاشکەشەی بە ئەمریکا بکە و تەنازولات بە ئەمریکا بکە و هەوڵەتە ئەمەش کاریگەی لەسەر تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سووریاوە بیگرە بۆ عێراق بیگرە بۆ خودی ئێران لەما کاتە ئیتفاقیەتێکە مەسەن سێ وڵات دەیکەن پاکستان و سعودیە و تورکیا هەموو درێژی دۆخی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو شەڕە نەوەستاوی یا ئەو بارگژێ نەوەستاوی کە لە بینی ئەمریکا و ئێرانە لە ناوچەکەیە ئەم دۆخەی کە ئێوە ئەنجامگیریەکی پێشبینیەکی جۆرێکتان لێکرد کە ڕەنگە بە باشە کشەیان تەنازولاتی زیاتری ئەمریکا بێت بە ئەنجام بەکردەوە چی بۆ ناوچەکە ئەگەیەنێت شەڕ و ململانی و جەنگی زیاتر یان سەقامگیری یاخودی چییە؟ هەڵبەتە سەقامگیری نابێت بۆی کە زانی چۆنە ئەمریکا تووشی دەردیسەری و گێژایەک بووە هەوڵەیە سیاسەتەکانی ئێستای دانووسانەکانی لەگەڵ ئێرانە لەگەڵ کۆماری ئیسلامی لەما کاتە ئیتفاقاتەکانی لەگەڵ حکوومەتی عێراق زەیدی لەگەڵ سووریا لەگەڵ تورکیا بۆ ئیتفاقی سێقۆڵی کە سعودیە و پاکستان و تورکیایکەن لەما کاتەکە وڵاتانی کڕیت لە هەوڵی ئەوە بە ئیتفاقاتی لەگەڵ ئەوانە فشاری زیاتر بخاتە سەر ئێران یاخو مەسەن جۆرێک هەوڵ کە سەرکەوتنی سیاسەتەکەی لە مقابلی رووسیا و سینە بەدەست بێنێ بۆچی من ئەمە ماوەتەوە ئەمە معلوم نییە کەی کۆتایانی ئێران بە ئەمریکا بوورە ئەمریکا بە جۆرێک کەوتۆتە گێشایەکەوە نازانێت چۆن لەم دۆخە خۆی بێنێتە دەرەوە چۆن ڕزگاری بێ شەڕێکە بە تەما بوو لە هەفتەیەکە ئێران نەجاردا و دەستکەوتی بێ ئەوە دوومان زیاتری خایانەوە دۆخەکە خراپتر بووە نالەباتر بووە دۆخی ناوچەکەی سۆتە وەزێکی زۆر خراپترەوە و ئەمریکا خۆشی نازانێ وەڵام بەچی باتەوە چ کارێ بکات چ کردارێ بنوێنێ و چۆن لەم جێژاوە بێتە دەرەوە ئەمە عاقبەتی ئەو یا عاقبەت و ئەنجامگیری ئەو سیاسەتانەیە کە تەواوی ناوچەکە لە دۆخێکی نالەبار و ناجێگیر و نامستەقڕایە ئەوەی کە دەورانی پێشوو چەند ساڵی ڕابردوو لە دوای 7 ئۆکتۆبرەوە ئیسرائیل بە هێرشەکانی بۆ سەر غەزە و جینۆسایدێکە خۆڵقاندی و پشتیوانیە کە لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بە تایبەتیەوە دەکرا و پێشبینی دەکرا کە ئیسرائیل پێگەیەکی زۆر بەهێزتر ئەتوانین بڵێن دەوری یەکەمی دەبێت لە ناوچەکەدا ئەم پرۆژەی کردنی هێزی یەکەمی ئیسرائیل لە ناوچەکەدا بەکوێ گەیشتووە سەریکە یەکێ لەوەڵە سیاسەتی ئەمریکا بوو کە ئیسرائیل کاتە قەڵایەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و هەموو ئەو ئیتفاقات و ململانی کە لە ناوچەکەیە لە بەرامبەر ئیسرائیل هەیە لە وڵاتانی عەرەبیەوە بیگرە لە تورکیاوە بیگرە و بە تایبەتی ئێران کە مێژوویەکی هەیە لە هەڕەشەکردن لەسەر ئیسرائیل و کۆتاهێنان بە حکومەتی ئیسرائیلیا بە خودی پێکاتی ئیسرائیل ئەمریکا وەکو سیاسەتێ هەوڵی یا ویستی ئەم شەڕانە بەم شێوەیە ئەگەر لە شەڕی دژی ئێرانە یا لە بەرامبەر ئێرانە سەرکەوتن بەدەستبێنێ طبیعی بۆ کە توانێ لەو بینە لە بەیتفاق لەگەڵ وڵاتانی عەرەبی بە تایبەتی وڵاتانی کەندا و جۆرە بە تەواوکە کە ملکەتی سیاسەتەکانی ئیسرائیل بن یاخو بڵێن ئیسرائیل بێتە ئەو قەڵایە کە هێزی یەکەم بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەرچەندە مەسەن تورکیا ململانەیەک لەگەڵیەوە بەعضێ لە وڵاتانی عەرەبیش زۆر ناچون ژێر تەسیری ئیتفاقاتەوە لەگەڵ ئیسرائیلە بەڵام نانەتوانی ئەو ململانەیە بەرنە پێشەوە کە ئەو شەڕی کە چەندین ساڵ پێشەوە یا ململانەیە لەگەڵ ئیسرائیلە کردبوو کردوبیان توان بە قازانجی خۆیان بەڵام
بە پێچەوانەی ئەو سیاست و ساجی کە ئەمریکا لە ناوچەکەیە لە تەقابولی ئێراناویسی ئەم کارەکە بۆ ئیسرائیل بەڵێن ئەوە شکستێنە ئێران ئیسرائیل ئەو دەورەی نەما ئەو جێگەی نەما بەڵکو لە ئاسی جیهانیشە بەو سیاستە دڕندانەی کە بەرامبەر غەزە کردی و نەم جۆری شەڕی کە لەگەڵ ئێرانە کردی و شکستی نەخشەکانی مسلمانی کە ئیسرائیل ئەو موقعیت و پێگەینێک کە بتوانێت ئەو قەڵایە بێ بۆ ئەمریکا بتوانێت ڕۆژهەڵاتی ناڕاز ڕاگرێ و یا هێزی یەکەم بێ لە ڕۆژهەڵاتی ناوەسە بەوچی منەوە کۆتایی هاتوو و ناتوانێت جارێک کارێکی لە بارە دووبارەکەەوە بەڵام ئاکامی دۆخەکە لە پەیوەند بە ناوچەکە و پەیوەندە لەگە ئیسرائیلە چۆنە بێ ئەوە ڕۆژەکانی دواتر دیارێکە کە پێگەی ئەمریکا و ئیسرائیل لە ململانەی لەگەڵ وڵاتانی زێزی دنیا و موقعێتێک یا ئاکامی ئەم ناجێگیری سیاسی ناوچەکە بەرەو چۆڕە ئەوە ناتوانانی دیاری بکە مەسەرەوەی کە ئایندی ئیسرائیل چۆرەوێت ناتوانێت ئێستا پێشبینیی دقیق بکرێت بەڵام ئەو ئیسرائیلی کە ئەویست قەڵایە بێ لە ڕۆژاتی ناوەسە بۆچی من ئەوە بەدەست نەهات و سەر نەکەوت پێگەی ئێران بۆم سەرنجڕاکێشە چونکە دەزانین کە لە ساڵانی ڕابردووە تووشی باشە کشەی گەورە بووە یاخود بە بڵێن هاوپەیمانەتی گرنگی لە دەستداوە هەر لە دەسەڵاتی سووریاوە هەر لە لاوەزبوونی حیزب الله و حەماسەوە هەتا وەکو دەسەڵات لە یەمەن و عێراق و بە جۆرێک ئەو زەربانەی کە لە دوو جەنگی 12 ڕۆژەدا بەخودی ئێران کەوت لە خاوەنیەوە هەتا وەکو جۆرێک لە سەرکردەکانی بەڵام ئێوە لە پێشتر لە قسەکانتان ناوتان کە لەم کێشمەکێشەی لەگەڵ ئەمریکا توانیوێتی پاشەکشەی پێ بکات و تەنان دەستکەوت بۆ کۆماری ئیسلامی بێنێت ئێستا کۆماری ئیسلامی بە بەراورد بە ڕابردووە ئەو پێگەی ماوەکە دەورانێک باڵادەستێکی هەبوو لە ناوچەکەدا ئەبێ دوو شت جیاکەینەوە یەکەمیانەوە کە ئێران توانی لەم شەڕەیە پاشەکشەی گەورە بە ئەمریکا و بە ئیسرائیل بکات و دەجیالەوە لە پێگەی خۆی لە مقابلی ئەمریکا و ئیسرائیلە گەورە پیشاندا و هەڵبەتە ئەوە بەبێ پشتیوانی چین و رووسیا یا پشتیوانی تر نێتوانێت بکارە بکە هەر بۆ نمونە ئەوەی کە لە قسەکانی پێشوە ئاماژە پێە هەتا هەوڵدان بۆ ئەوەی کە بابل مەندەبیش داخا بە دامی یا بە پشتیوانیکردنی حوسەکان کە ئەگەری هەیە ئەم کارە بکەن و کە تەواوی جیهانە گۆڕێ بە ئاخارێکی کە عیبا ئەمانە هەمووی لە ئاستێکە کە شەڕەکە بەردەوامە کەش دانوسانەکان هەیە کە وەکوتمان دۆخی نەشەڕە نەئاشتێ ململانەکە بە دەرەجێ بەردەوامە بەڵام لە شوێنێکە ئەم شەڕە ئەم ململانەیە بە ئاکامێکە کە هەتاگە شکستی سیاسەتەکانی ئەمریکاوی هەتاگە شکستی تەواوی سیاستەکانی ئیسرائیل موقعەتی ئێران ئەو پێگەیە نابێت کە لە مقابلی ئەمریکا و ئێرانە ڕاستە ئەو پێگەیە بەڵام لە مقابلی ناوچەکە ناتوانێت ئەو ئێرانە بێت کە پێشتر لە سووریا دەوری هەبوو لە لوبنان دەوری هەبوو لە فەڵەستینا دەوری هەبوو لە عێراقا کە تەواو ژێر دەستی بڵێن پاشکۆی تەواوی ئێرانە هەموو ئەمانە ئاڵوگۆڕی بەسەرایە ئێران ئێستا لە شەڕەکەیە ئەتوانێت ئەمانە ڕاگرێت کە لە حاڵەتی شەڕایە ئەوەی کەڵی نەشەڕە نەئاشتیە یعنی شەڕ هەیە یعنی ململانی هەیە ئەو تا مەسەڵەن درۆنە هاوێ بۆمبە هاوێ لەگەڵ سعودیە شەڕەکە لەگەڵ کوێت لەگەڵ ئەندەن لەگەڵ عێراق هەتا هەولێر و سلێمانیشە یعنی ئەمە واقعەتێکە سەر لە جەنگەکەیە لەم جەنگە ئەتوانێت ڕەنگە توانی بێتی دۆخی ناوخۆی کەمێ ڕاک دەبووی کە لە شەڕە بەڵام بە بۆچوونی من لە وەستانی شەڕەکە ئەو ئێرانە نییە کە وەکووتم کە دەسەڵاتی بوو لە سووریا دەسەڵاتی بوو لە لوبنانە دەسەڵاتی هەیە لە عێراقا هەموو ئەمانە جۆرێک ئاڵوگۆڕێکەوەزا و ئێران لە جگەل لەوانە لە خودی داخلە لە قەیرانی ئابووری سیاسی قوڵایە فقرێکی زۆر بڵاو بۆتەوە بەژارێکی زۆر بەرفراوان بووە لەما کاتا لەباری اقتصادی زۆر ژێرەوەی لەما کاتا بە پێی موقعەتی سیاسی جۆرێک ناکۆچی لە بەجارەوەی هەر هێزی پازاران دەورێکی گەورە بینێ بەڵام ئەو نییە کە توانێت چۆن سازمانی ڕێخەرەوەی پێکهاتی دەسەڵاتەکە بێ ئەمانە واقعەتێکن کە لە ئایندای دەرێخا وەکوتم لە کاتێکا ئەم دانوسانانە تەواو بوو و بە معنای شەڕەکە ئیعلانی کۆتایی هێنانی بکرێ کە ئەگەری هەیە لە وەکوتم لە شوێنێکە ئەمریکا ناچار بێت تەسلیم بێ بە ئێران ئێستا ئەمریکا نازانێت چۆن لەم گێژاو بێت دەڕۆ بەڵام قابل ئەوێ لە شوێنەکە ئیتر ناچار بێت کە بەتابەتی ئەگەر ئەو خاڵی
باسی بابلمەندە بکرێ کە بێتە زوعفێکی گەورە بۆ لە ئاسی جیهانی بۆ ئەمریکا و بۆ ئیسرائیل و بۆ کێشەیەک لە ناوچەکەیە ئەمە ئەگەری وێ کە ئەمریکا ئیسرائیل ناچار بە تەسلیمبوون بن یا جۆرێک تەوافقاتێک بکەن ئەگەر بەزاری شاوێ بەس لەم جێژاوە بێنە دەرەوە لەو حاڵەتەیە وەکو تاکید دەکەمەوە کە ئێرانیش ئەکەوێتە دەورانێکی تازەوە ئەو ئێرانە نییە کە باڵا دەست بوو لە ناوچە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێرانێک کە بەسەر خەڵکەکەی ئازا بوو و پێم وایە کە ئاعتراضاتی داخل و پێگەی خۆی قەیرانی ئابووری قەیرانی سیاسی هەتا قەیرانی کۆمەڵایەتی کاریگەری لەسەر دۆخی ئێرانەکە بە ئاقالێککە هەبن ناتوانێت ئەو ئێرانە بێت کە پێشتر سەرنج بە هەتا لە ژینە ئەمینە ئەو ناڕەزایەتیانی کە بوو نەیتوانێت ئێرانە بێت کە پێشتر حاکمێتنی هەموو کاریگەریەکی دەرەکی خارجی کاریگە لەسەر دۆخی ئێران کۆماری ئیسلامی بە شێوازی ئەبێ بگۆڕێ یا لە شوێنە کاتێک کۆتایی پێوێ کاریگەری ئەم ڕووداوانە ئەم شەڕ و کێشمەکێش و مەملانیانە بە تایبەتی لەسەر عێراق و کوردستان چی بووە چۆن ئێستا لەم کۆمەڵگانەدا دەبینرێت سەریگە ئەتوانین بڵێ بۆ نمونە تا ئێستا کە چوارچێوە هەماهەنگی هێزی یەکەمە لە عێراقا هێزەکە کە پاشکۆی تەواوی ئێرانە بەجیا لەوەی کە زەیدی ئەوێ حکومەتی عەلی زەیدی کە ئەوێ تەوازنێک ڕاگرێت لە بینی ئەمریکا و ئێرانە بەڵام ئەوش بەپێی دۆخەکە توانێت ئاڵگۆڕان بۆ عەلی زەیدی هێزێک نییە بتوانێت بە نەفرێک بەجیا لەوەی کە لە چوارچێوەی هەمانیەوە هاتوۆتە سەر حکوم لە ڕێگەی هێزەکانی حەجی شەعبیەوە هاتوۆتە سەر حکوم و ئەوان بڵێن سپاردویانە بۆی کە سەرۆکوەزیرانی عێراق بێ ئەم پێک هاتی حکومەتە کە هەموو کەسێ هەست دەکا کە جۆرە فەرقی لەگە حکومەتەکانی پێشووە بە معناوەیە کە زیاتر هەوڵەیە چوو بۆ واشنگتن چوو بۆ تاران و ئەوێ تەوازنێ ڕاگرێ و دوو نەخشەی ڕاگەیان و یەکەمیانەوەی کە دژی گەندەڵی بێ لامان کاتە هەڵمەتی دژی گەندەڵی لامان کاتە حەلکردنی هێزەکانی حەج شابی ئەمانە بۆ یەکرا بۆی ناکرێ مەسەلەیەکە لەباری عملیەوە هەردووشی ڕاگەیان و هەتا بۆ نمونە قالیبان ئەمڕۆ هاتوو بۆ عێراق تەواوی هێزەکانی چوارچێوە هەماهەنگی بینیوە بەڵام لەما کاتە نەیتوانێت عەلی زەیدی بینێ ئەمانە مەسائلێکن لە ساحەی سیاسیە کە مەسەڵێن قالیبا هاتووە بۆی کە تاکید بکات لەو سیاستانەی کە ئەم گەندەڵیە بمێنێتەوە بە معنایە کە هەیە ئەو هەڵمەتە زەعیفکە و لەما کاتە کە ئەو هەڵمەتەی هەیە بۆ حەلکردنی هێزی شەعبی بەری پێ بگرێت و هەڵبەتە چوارچێوە هەماهەنگی مخالفە بەوەی کە حەجی شەعبی حەلکرێت بەڵام زەیدی لەژێر کاریگەری سیاسەتی ئەمریکایە و وەکوتم ڕاگرتنی هاوسەنگی لە بینی ئەمریکا ئێرانە ئەم دروشمەی بەرزکەوتەوە یا ئەم وەکو کارێک ئەمێ ڕاگەیانوە بەڵام چەند ئەمەی بۆ کرێت کە من پێم وانێ بتوانێت بیکە ئەمە جۆرێکە بۆ کاریگەری لەسەر دۆخی عێراقە زۆرتر دۆخێکی ناجێگیرە و معلوم نییە چارەنووسی زەیدی بەرەوەی چۆڕە و خودی چوارچێوە هەماهەنگی لەم کێشمەکێشەی بینی ئێران و ئەمریکا بەکوێگەن لە هەمان کاتە پەیوەندی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغاش کاریگەری داناوسەی کە لە باری تەعاملاتی اقتصادی و لە باری تەعاملاتی سیاسیەوە لەبارەوەی کە لەلایەک پشتیوانی زەیدیەکەن لەلایەک ناتوانن دەست بەداری چوارچێوەی هەماهەنگی بن لامان کاتە بە جۆرێک ئەم دۆخە کاریگەری لەباری زیاتر هەژاریبوونی خەڵکی عێراق داناوە و بەتایبەتی شارەکانی جنوب و بەغاو تەواوی ئەوانە کە ڕێژەی هەژاری بە شێوەیەکی فراوان زیاترەوە تا لەم ئەخیرانە گەیشتوو بۆی کە هەتا لەوێژ موچە دواکەوێت موچە بە زەحمە دەیرێت هەتا حکوومەتی عێراق چۆتە خەرزکردن لە هەمان کاتا پەیوەندیەکانی لەگەڵ حکوومەتی کوردستانە ئەو تا لەباری موچەوە ناتوانێت سەقامگیر بێ هەر ماوە بیانێک و مشکلەیەک هەیە هەر ماوە بەزمێک هەیە لە هەمان کاتە ئەگەر سێریکەی ئەو دۆخە کاریگەری سەر دۆخی معیشەتی باری اقتصادی کوردستان بە تایبەتی لە سوتەمەنی و بە ئاشکرا ئامابینی کە بەنزین گرام بووە 90 گرام بووە تەواوی سوتەمەنی چۆتە ژێر پرسیارەوە کە جۆرێک هەوڵێن کە خەڵک ڕازیکەن بەم دۆخی کە بەنزین بەم سعرە بێت 90 بەم سعرە بێت سوتەمەنەکان بۆ
سوودەکان لەژێر کاریگەریاوێک کە خەڵک ناچار بێ بە هەساری بەبیکڕێ ئەمە بەبووچی من ئەوەی کە دۆخی ئێستا دۆخی ناوچەکە دۆخی ململانەی ئەمریکا و ئێران و شەڕی ئەمریکا و ئێران کاریگەری لەسەر ناوچەی ڕۆژڵاتی ناوەڕ بەگشتی داناوە هەتا پەیوەندی حکومەتی عێراق لەگەڵ سووریا پەیوەندی حکومەت لەگەڵ تورکیا بەمان شێوە موقعەتی پارتی وێچێتیش کەوتۆتە ناو گێژاوێکی زیاترەوە کە بە بۆچوونی من هەموو ئەم هێزانە بە پارتی بەیەکێتی بە چوارچێوەی هەمانی بە سونەکان وەکو پێکێنەری حکومەتێ لە عێراقا بە ناوی فیدراڵی کەوتۆتە گێژاوێکە ئەوانیش بە بۆچووی من لە چاوەڕوانیان لەم چاوەڕوانیەکان کە دۆخەکە بەرەو چۆڕە ئەمریکا ئەتوانێت چی بکە موقعەتی ئێران چی بەسەر دێ مثلا هەتا وڵاتانی خلیانی اتفاقی سێ حکومەتە سێ حکومەتی مەکە و ئەنقەرە و ئیسلاماباد بەرەو چۆڕە هەمووانە نەتیجەی دۆخێکە کە ناسەقانگیری ڕۆژهەڵاتی ناوەڕات کاریگایی لەسەر هەموو شتێک داناوە ئەو یەکێ لەو کاریگاری کەوتن دۆخی کوردستانە لەباری معیشەتەوە لەباری اقتصادیەوە تووشی قەیرانی ئابووری گەورە بووە بە هەمان دەرەجە حکومەت دۆخی عێراقی بەگشتی لەم گێژاوە ئەم گێژاوە بەمانایەک هیچ ڕێگە حەلێکیان پێ نیە نە حکومەتی عێراق پێێتی نە حکومەتی هەرێم پێێتی هیچ لایەنێکیت نە ئۆپۆزیسیۆن نەزانێت چۆن معاملەی بکە تەواو یەک ڕێگە هەیە ئەترازی جەماوەت هەڵسێ لە مقابلی خەڵکە لە بەرامبەر گرانی سوودەمەنیان لە بەرامبەر هەموو گرانیەک هەموو بارێکی باگژێکی دۆخەکە هەموو کاریگەرێک لە خەیران اقتصادی تەنها ڕێگە ئەوەیە کە لە ئێستا ئەوان ئیمکان نییە بیانوان هەیە کە ئەم وەزعە چارەسەر ناکەن بەڵام ئەو ڕێگەی کە جەماوەری خەڵک ناڕزایەتەکەی بەو شێوەیە کە ئەتوانێت بەو شێوەیە کە ئەتوانێت دەسەڵات ناچارکە ئەکرێ ئەمە بەم شێوە چارەسەر بێت بەڵام بەداخەوە ئەوەی کە بینین ئامادەی خەڵک بۆ ئەو ناڕزایەتیە لاوازە خەڵک ناڕازیە خەڵک تووڕێ بەڵامەوەی کە چۆن خۆی ڕێخا و چۆن ڕێگەیەک بدۆزێتەوە کە فشار خاتە سەر دەسەڵاتی سیاسی یاسەر هێزە سیاسیەکان یاسەر میلیشیاکان جۆرێک لە شوێنە کاوەستاوە یعنی بەمانە ناخۆشم قسەیەکەم خەڵکیش لە چاوەڕوانەیە کە بۆچووی من دۆخەکەی ئەوە نێ خەڵک چاوەڕوانکە سیاسەتی ئەمریکا و ئێران چی بێت ناڕزایەتی هەموو کاتێک دەتوانێت ناڕزایەتی بێ و بەر بەو هەنگاوانە بگرێت کە ئەحزابی ناسیۆنالیستی کورد ئەحزابی ئیسلامی لە ئەحزابی ئیسلامی چوارچێوەی هەمانی شیعەکان یا سونەکان کە جۆخەکە ڕاگرن و چاوەڕێکن ململانەی ئەمریکا و ئێران بەکوێگە ئەمە کوشندەیە ئەم چاوەڕوانیە ڕەنگە بۆ هێزە سیاسیانە لە تەوازنێکە لە ئاڵوگۆڕێکە تەخەلوباتێکا بۆ خۆیان استفادەی لێکەن خۆیان ڕاگرن ئەوەی کە بێن نەهێڵێ ئەمە ڕووبە خەڵکە ناڕزایەتی خەڵکە کە وەمە من لێرە بانگەوازی خەڵکەکەم کە خۆڕێ خستن ناڕزایەتیکردن بە هەر شێوەیە کە ئەتوانی بەر بەو سیاسەتانە بگری بەو قەیرانە ئابووریە بگری بەو شمە گرانکردنی پێداویستەکانی خەڵک ناڕزایەتێکە توانێت فشار بێنێ هە بۆ نمونە مەسەن لە 5 جوونمان هەیە شوێنی کەمان هەیە بعضی شوێنێ لەسەر کارەباکردنە سەرکەوتیان بدەزینەوە ئەگەر ئەمە فراوانی عمومی بێ ئەتوانێت تەنازول بە دەسەڵاتی پارتی بکات تەنازول بە دەسەڵاتی یەکێتی بکات ئەتوان تەنازول لە عمومی عێراق تەنازول بە چوارچێوەی هەمانی بکەن ئەمە ڕێگەکەی چاوەڕوانی نییە کە دۆخەکە بەرەو چۆڕە ئەوان چێکەن دۆخی ئەم دۆخە بارگژیە هەموو وەختێک بارگژی بێ بارگژێ بێ ئەم هێزە سیاسیانە ئەم هێزە میلیشیا و تائیفی و بنەماڵیانە هەمیشە بە هەوڵی کەڵەکەی زیاتر و زیاتری سەرمایە کۆتاییهێنانیان بەدەستی خەڵکە بەڵام لە دنیای واقعدا لە دۆخێکی ئێستادا ناڕزایەتی خەڵکی چەندە فراوان بێ ئیمکانی ئەوە هەیە تەخیرە بکات چونکە ئێستاوەی کە گەروی هەرمز گیراوە یانەوە دۆخەکەیەتی کە بەو کێشمە کێشانەدا دەڕات و ئەوە قسە لەسەر بابلمەندە شەکرێ بە هەمان شێوە نرخی بنزینە هێندە چۆتە سەرەوە بەڵام ئەوەیە کە حکوومەتی عێراقیش مەسەڵەن نەیتوانیوە بەپێی پێویست نەوتەکەی هەنار دەبکاتەوە تا داهاتی پێویستی نەبوو تاوەکو موچەی فەرمانبەرانی خۆی دابین بکات لە کاتی خۆیدا
ناڕەزایەتی لە دۆخێکی ئەوە ئەتوانێت دەستکەوتی هەبێت کە کاتێک حکوومەتەکە خۆی بۆ نمونە لە مایە پوچە و نزیکە حکوومەتەکە مایەپوچ نییە، حکوومەتەکە سەرۆک و سامانێکی زۆری کەڵەکە کردووە، مەسئولەکانی پێکاتەکەی بودجەکەی هەموویش ئەوەی ئێستا بە ناوی هەڵمەتی دژی گەندەڵی ملیۆن دۆلار لە ماڵانە هێن لە دەرەوە و خودی ئەو هێزە ئەسلەکان یا شخصیاتە گەورەکانی حاکمیت لە بەغا لە سلێمانی لە هەولێر خودی ئەوانە سەرۆک و سامانێکی ئەمەیانێتوانێت بەشی چەندین ساڵی خەڵکەکە هەتا ئەمە قسێک نییە منێکم هەموو خەڵگەزانێ کە ئیمکاناتێ ئەم هێزە سیاسیانە هەیەانە خەیاڵیە هەروەی کە هیچ شتێکی خۆیان ڕناوەسێ بنزین بۆ خۆیان ڕناوەسێ پێداویستەکانیان ڕناوەسێ و هێزەکانیان تەزویدی هێزەکانیان کە بە ملیارەی بەسەرەکە ناوەسێ بەڵام گوزەرانی خەڵگە وەسێنن تەناقوزەکە لەوایە کە خودی دەسەڵاتی سیاسی شەڕ نەبێت دۆخەکە ئارام بێ ئارام بێ ئەو کەڵەکەی سەرمایە ئەو کۆکردنەوەی سەرمایە ئەوێ بۆ تەراکم بۆ بەرهەمی بۆ قازانجی زیاتر بۆ بەرژەوەندی زیاتر بۆ ڕاگرتنی دەسەڵاتەکەی ئەم دەسەڵاتە لە پەیوەند بە دۆخی هورمز و بابلمەدۆ ڕەنگە کاریگەری بێ سەرۆتەکان کەمەکاتەوە داهاتەکانیان کەمەکاتەوە ئەو داهاتانی کە لەم چەند ساڵا هەیە و تەراکمی پێەکەن بەڵام معنای ئەوە نییە کە ئەو داهاتی کە هەیە ناتوانن ئێستا جوابی ژیانی خەڵکی پێبنەوە نایەنەوێت جوابی ژیانی خەڵگەنەوە نایەنێ ئەو سەرۆت و سامانی کە کەڵەکان گرۆ خەسارەت بکە ئەمە بەڵام ئاعترازی خەڵک پیانەکە ناڕەزایەتی خەڵک پیانەکە ئەمە بۆچی من وەنیە کە من مەسەرەیەکە تایلەکەم لای خەڵکی ڕۆشن ئەم حاڵەتە کەزانێ سەرۆت و سامانی ئەمانە داهاتی ئەمانە خەیاڵیە وەکو هێزی سیاسی وەکو هێزی مافیا و میلیشیا کە چەندی ساڵە حاکمیەتن لەسەرەوە نەوە ساوەکەیسە بابلمەندەم گیرە ئەگیرە یا گەڕووی هورمز گەمارویرا و ڕاستە تەسی لەسەر نادەدەرەوەی نوکر بەڵاو تاوان هەوڵێن لەڕێی تورکیاوە نەبنێرن هەوڵێن لەڕێی سووریاوە نەبێت ئەی ناوەستێ خۆ پرۆژیان هەیە کە بە ڕۆژی ملیۆنیە زیاتر لەڕێی سووریای لەڕێی تورکیا بنێن جارێککە ئەمە چۆن بەخۆمە خەرجێ ئەمە سەربەت ئەمە گاڵتە نییە بەڵام ئەوەی کە پێداویستی خەڵکە ئەوەی ژیانی خەڵکەوەی بۆ تەندروستیە ئەوەی بۆ سوتەمەنیە ئەوەی خواردەمەنیە هەموو بلایان مهمنی ئەو خەڵکە هیچی دەست نەکەوێت هیچی نەبێت نەبوو بێ و سەبەبی فقر بوونی ئەو تەراکومە سەرمایە کامێز ئەم سەرمایه‌دارانێکن سەرمایه‌دارانش بە پشتیوانی ئەم هێزە میلیشیانە و هێزە ناسیۆنالیست و بنەماڵی و تایفیانەیەکەن ئەگەرچی خۆم پرسیارم زۆر مابوو باسەکەش سەرنجڕاکێشە بەڵام پێم خۆشە سەرنجی بینەرانی ژێر مەسەر شاشەکە و داوتویان بکەین ئەگەرچی ڕەنگە بابەتەکان لێرە و لەوێ بێ بەڵام بینە سەریان دەڵێت کە پرسیار ئایا ئەو هێرشانەی ئەمریکا بۆ سەر ئێران ئەکرێت ڕزگاری خەڵکی ئێرانی لێ بکەوێتەوە لە بەرامبەر جمهوری ئیسلامیدا و پرسیارێکی تریژیان بۆ چوونە زیاترڵێ ئەگەر هێزێکی ڕادیکاڵی خاوەنی ڕابەری خۆی هەبێت دەتوانێت تەنانەت کۆماری ئیسلامیش لاواز بکات بۆ چونتان و وەڵامی ئێوە خراپترین بۆ چونەیە کە تۆ چاوەڕێکی ئەمریکا خەڵکی ئێران ڕزگارکە خەڵکی عێراقی چۆن ڕزگار کرد کە خەڵکی ئەمریکا سادەتیش شەڕی کەنداوی یەکەم بوو کە ئەمریکا هێرشی لەسەر عێراق و کەنداوی دووەم حکومەتی بەعشیر و خان بەڵام عاقیبەتەکەی عێراق بوو بۆی کە چوارچەوەی هەمانی هێز شیعەکان حاکمیەتیان کرد حکومەتی عێراق دابەش بوو لە بینی مەجموعەیە هێزی میلیشیا کە خەڵکی عێراق و خەڵکی کوردستان هەمووی دەکوێت گیریان خۆڵ بەدەست ئەم حکومەتانەوە ڕزگارکردنی خەڵک نەبوو فقر و فەلاکەتی خەڵک بوو داماوکردنی خەڵک بوو لە خاڵبدانی ژیانی خەڵک بوو لە ئەنوا بۆچوون و فکری ئیسلامی و دواکەوت و هەتا ناسیۆنالیستی کە ژیانی خەڵک لە خاڵب بن کەوەتەوە عێراقەوە لە کوردستان بگرە 30 ساڵ لە جنوب بگرە 3 ساڵ ئەمە ژیانی خەڵکەکە ئێران وەکو وڵاتێکی گەورەتر ئەگەر ئەمریکا شەڕەکەی لەگەڵ ئێرانە
کە نەیتوانی بیکا و نەیتوانی بیڕوخێنێ و ئەوەی کە بۆ دۆخی ئێرانی تێگا بیشی ڕوخانە دۆخی سیاسی ئێران تووشی قەیرانێکی زۆر گەورەترە بوو ئەو هێزانەی کە پشتیوانیان بەوەیە کە پشتیوانی بەوە ئەبەستن کە لە ڕێگەی ئەمریکاوە دەستکەوتێکیان بێ ئەوە هێزانە بەرژەوندی تایبەتی خۆیانە ئێژانە هێزانە ئەیانێت چۆن چوارچەوەی هەمانی پێگەیەکی دەسەڵاتی لە عێراقا بۆ خۆی دروست کرد چۆن یەکێتی نیشتمانی پێگەیەکی زۆنی سەوزی دروست کرد لە زمانی سیاستەکانی ئەو سای ئەمریکا پارتی دیموکراتی کوردستان داماشەوە کە لەباری ئابووری سیاسی زیاتر خەڵکیان وێرانتر و داماوتر کرد بۆ ئێرانش ئەو هێزە سیاسیانی کە چاوەڕێیەکەن ئەمریکاوکە هەر لەو نمونێن نەک لەو نمونێ خراپترن لەو نمونێ ئەو هێز ئێران وڵاتێکی گەورەترە وڵاتێکی فراوانترە ئەمریکا ڕزگارکەری خەڵکی کرێکار و زەحمەتکێش نییە ممکنە ئیسفادە لە چەند هێزێ بکە کە دو ئەگەر ئێران بڕوخێنێ ئەوانە حاکمیت بکەن حاکمێتی ئەوانە دابشکردنی ئێرانە هەتا دابشکردنی ئەو چەند هێزی کە لە کوردستانی ئێرانن لە دوجاردا ئەگەر کۆنتترۆلی ناوچەی کوردستانکەن بەشێکن لە نوێیان خۆیانە هەر هێزی و مەتەقەیەگەگرێ هەر لایەنێکی مەتەقەی و ئەیانێت کۆنتترۆلیکەن و لەباری اقتصادی لەباری سیاسی حتا لەباری پارە لە ئەمریکا وەرگن کەور پێم وایە وەریشیان کرد بێ ئێستەوە یا بە پشتیوانی ئەمریکا چەند زۆنە دروستکەن کە ئیدارەی کۆمەلگە بکەن بە هێزی چەگار بە هێزی میلیشیا جارێکی تر ئەمە وێرانکردنی ژیان و گوزەرانی خەڵکە لە کوردستانی ئێرانە لە تەواوی ئێرانە ئەمە واقعیتێکە خەڵکی ئەبێ ئەم بۆیە ئەگەر شەڕ من لە قسەکانی پێشتاوتم ئەگەر ئەم شەڕە بوەستێ ئەوسا خەڵک تەعاملی خۆی لەگەڵ جمهوری ئیسلامیە دا هێزەکان ڕادیکالن ئازادی خوازن هەرچێکن بە هێزی جەماوەری هێزێک نا بە هێزی مسلح کۆنتترۆلی شارێ بکە و ئیداری خەڵکەکە بکە ئەبێ حکومەتێ لە ئێرانە دروێت لە هەر شوێنێکی دنیاە کە هەوڵیان ئەو دەسەڵاتە بڕوخێ ئەبێت دابینکردنی دەسەڵاتی خەڵک وەکو شوراکان دەور و دەخالەتی خەڵک لە دەسەڵاتی سیاسیە نەک هێزێکی میلیشیا یا هێزێک لەسەر و خەڵکە بێتە حاکمێتی خەڵک و ئەو قەرار بە ئارەزوی خۆی بە پێی بەرژۆندەکانی خۆی قەرار بە ئەمانەی کە هەن هەمووی ئەو نمونەیەن ئەو هێزە ئۆپۆزیۆنش کە لە شاوە بیگرە لە هەموو هێزێک بعضی هێزی کوردیەوە بیگرە هەموو ئەو هێزانن کە ئەیانەوێت کۆنتترۆلی مەنتیقەیە بکەن بۆی کە پێگەی چۆنێکێتی نیشتمانی پێگەیەکی پیا کردووە یا پارتی دیموکرات پێگەیەکی پیا ئەوانش پێگەیە پیاکەن دواییتی چۆن ڕێکەون شەڕەکە لێخوا بەس بێکی ترە ئۆتۆمە سنتۆسێری کە تاریخی کوردستان لە دوای نەوەتویەکەوە 4 ساڵی چێتی پارتی شەڕیان کرد و ئەم تاریخە زۆر قابلە و ئەشبێت ئەگەر بەو شێوەیە بێت لە ئێران شا دووبارە بێتەوە ینی و ئەمە تێگانی ئامانج و ئارەزۆکان و ئاسوودەی خەڵکە کاوێ خۆیان ئیداری خۆیان بکەن خۆیان حاکمەتی خۆیان بکەن نەک مەجموعەیە هێز لە سەر ئەوانە حاکمەتی خەڵکە ئەم پێکاتانە ئەمانن و بۆیە چاوەڕێژەکەن خۆیان هیچیان پێ ناکرێت خۆیان ناتوانن هیچ بکەن 20 ساڵی کردن دەرو ئێران من هەروامێنەوە و هەموو ئومێد و ئەویان ئومێدیان یا ئامانجیانوێت چاوەڕوانەیە بکەن کە ئەمریکا ناوچەی ڕزگارەکە ئەمام چنە جێگەی ئەمە کارەساتە ئەمە ڕزگاری خەڵک نییە ئەمە ڕزگاری کرێکار و زەحمەتکێش نییە کرێکار و زەحمەتکێ خۆی ڕزگارکە و هێزی و حیزبێ بێت کە پێشڕەوی ئەو کرێکاران و زەحمەتکێشانێک کە لە ناواخنی خۆیان لە قوڵایی خۆیەوە هەڵقوڵێ کە بەرنامە و سیاستێ کە چۆن ئیداری دەسەڵات و ئایندی هەر ناوچێوێ ئێران بێ عێراق بێ کوردستان بێ ناو شوێنێکا بێت ئەگەر بۆچونشتن لەسەر ئەوە بڵێن ئەو سەرنجەی دوم کە ئەڵێ ئەگەر بزوتنەوەیەکی ڕادیکاڵی جەماوەری هەبێت و خاوەنی ڕادەری خۆی بێت توانێت کۆماری ئیسلامی تێک بشکێنێت بەڵێ من هێزی ڕادیکال هەیە بەڵام ئەو توانایی نییە کارە بکە هیوادارم بە هەومان هەڵبێن ئەو هێزە ڕادیکالانە بەخوت بکەین پشتیوانیان بکەین و ئەو ڕێگەی کە منەڵێم لە پەیوەند بە ئامانجی خەڵکەوە لە پێوەند بە یەکسانیەوە لە پێوەند بە ئازادیەوە لە پێوەند بە خۆشگوزەرانیەوە لە پێوەند ڕزگاری خەڵکەوە نەمانی هیچ جۆرە چەوسانەوێ هێزی ڕادیکال ئەبێ ئەمەماناکەوێت کلیمەی ڕادیکال زۆر دەقیق نییە بەوانەگەر بڵێن هێزێکی کۆمونیستی کە ئامانج و ئاهدافی یەکسانی ئینسانەکانە ڕزگاری ئینسانەکانە خۆشگوزەرانی ئینسانەکانە و نەمانی حاکمێتی ئەم حاکمێتانەیە کە ئێستا
لە ساحی سیاسە لە سووریا هەیە، لە عێراق هەیە، لە ئێران هەیە، لە ناوچەکە لە لوبناان هەیە، عمومەن هیچ بەشێکی پەرچوڵاو حتا ئەو حاکمێتانش کە لە ئیسرائیل عمومی ئەمانە کۆتایی هێنانی دەساتە بەهێزی کرێکارەکرێ، بەهێزی کرێکار و زەحمەکێژەکرێ کە حزبێ بێت کە حزبی ئەوان بێ کادی ئەو حرەکەتە بکە و بڕێ من ئەمە ڕێگەی ئەمە خەتێکە واقعەتی هەیە، بەڵام ئێستا لاوازە ئەبێ هەوڵی بین لە هەر شوێنەکاوێت نەک لە ئێران لە کوردستان بێت لە عێراق بێت لەکوێ بۆمانەکرێ ئەم هێزە کە هاوڕێی کە پێ لە ڕادیکال یا هێزێکی کۆمیسی کرێکاری هەر هێزێ کە ئەمە ئامانجەکە بێت بەهێزیکەین بەخۆتیکەین وە کاری لەسەر بکەین. عوسمانی حاجی مارە سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمیسی کرێکاری کوردستان، زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگتیڤیدا ئامادە بوون. زۆر سپاس بۆ ئێوە، هیوادارم سەرکەوتوو بن. زۆر سپاس. عزیزان، وچانێکی کورت و پاشان لەگەڵ ئازاد مەجید لە کەرکووکەوە لەسەر قسەکانی پارێزگاری کەرکووک و ئەو ململانەی کە دووبارە لەوێ خەریکە سەر هەڵدەداتەوە قسە و باسمان دەبێت و لەگەڵمان بمێنەوە. مەڵە بینەرانی ئازیز، ماوەی ڕابردوو قسە و باسی پارێزگاری نوێی کەرکووک لەگەڵ یەکێک لە دەستگا ڕاگەیاندنەکاندا کاردانەوەی بە دوای خۆی هێنا و خەریکە دەگاتە جارێکی تر دەورێکی تر لە ململانی قەومی و ئەویش لەسەر ناسنامە و بە قەومیکردنی شاری کەرکووکە. ئێمە ئێستا لە کەرکووکەوە ئازاد مەجیدمان لەگەڵدایە بۆ تاوتێ لەسەر ئەم باسە. ئازاد مەجید، ئێوارت باش و سپاس کە لەگەڵمانیت. مناریجان چاوەکەم ئەو بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ سوپاس بۆیەوە. زۆر سپاس. بەرلەوەی کە بچینە سەر ئەو کێشمەکێشانەی کە بوونی هەیەوە لە ڕەنگی ئێوە چ شتێ باشە، ئەمێ جارێ بۆ چوونی خۆتان ببیستم لەسەر ئەو قسانەی کە پارێزگاری نوێی کەرکووک کردی. سوپاس بۆیەوە. حتمان ئێستا باس و خواسانەی کە پارێزگاری تازەی کەرکووک لە چەند کەناڵێکەوە کردوێتی بووە قسە و باسی هەموو کۆمەڵگە و چین و توێژە جیاوازەکانی شاری کەرکووک و کێشەکانی چۆتە ئاستێکەوە کە بەڕاستی کۆمەڵێک لە ئەحزاب و لە خەڵکوانەشی ناچار کردووە کە کۆبوونەوە ڕابگەێنن و زۆربەی ئەحزابە کوردیەکان بە تایبەتی و پارتی بەیاننامەی دەرکۆرە لەو بارەوە و هەم جەبهەی تورکمانی و هەم حزبێکی تورکمانی تریش بە هەمان شێوە ئەم چەند ڕۆژانە باس لەسەرەوە بوو کە گوایە هێزی پێشمەرگە دێتە کەرکووک، ئەوانش بەیاننامەیان دەرکرد و دژایەتی خۆیان لە بەرامبەر ئەو باسەیە دەرکردووە. والحاصل کێشەکان قوڵ بووەتە جێگەی قسە و باسی کەسایەتیەکان و چالاکوانان و بە هەمان شێوە ئەحزابەکانیش بۆتە جێگەی باس و بیر و بۆ چوونی خۆیان لەو بارانەوە دەرەبڕن. ئەچەنە کۆمەڵێک ئەحزابی ناسیۆنالیستی و ئیسلامی کۆبوونەوەیان کردو هەمویان پێکەوە لەو بارە و مەترسیەکانی ئەم قسە و باسانەی پارێزگاری تازە، بەڵام کاردانەوەیەکی جدی و کاردانەوەیە کە بە عملی ئەوان کارێکیان کردبێ دیارە لەبەر بەرژەوەندەکانی خۆیانە شتێکی ئەوتۆی لێ دروست نەبوو، بەڵام بەگشتی لە نێو خەڵکە بۆتە جێگەی باس و خواس و قوڵبوونەوەی ناکۆکی و ئەوانە. ئەحزابی قەومی هەم لە کوردستان هەم لە ناوەڕاست و خواروی عێراق دەورادەور لەسەر مەسەلەی کەرکووک لەسەر ناسنامەی ئەوەی کە کەرکووک ناسنامەیەکی هەبێت شەڕ و کێشمەکێش و ناکۆکییان بووە. ئەمێ بزانم کە خودی ئەسڵی ئەم کێشمەکێشانە لەسەر چییە؟ لەسەر ژیان و گوزەرانی خەڵکە یان چی شتێکی ترە؟
حتما زۆر ڕۆشنە ئەو کێشمەکێشانی ئەوان هیچ پەیوەندێکی بە ژیان و گوزەرانی خەڵکەوە نیە. عێراق بۆ هەموو ئیمکانێتە گەورەی و لە کوردستانیشا خەڵکی خۆتەزانی لە چه ئاسێکی ژیانە گوزەران بەڕێخەن، تەنانەت موچەکانیان خەریکە لە عێراقشا بێتە کێشە زینی و تاڵانکردنی سەروەت و سامانی ئەم وڵاتە لەلایەن ئەم دەسەڵاتدار و هەمە ئەم ئەحزابانی کە حکوومەتی لێ دروست بووە کێشەیەکی گەورەی ئەمڕۆی کۆمەلگای عێراق و کوردستانە. حتما ناوەڕۆک و جەوهەری ئەو حیزبانە حزابی قەومین و بە تایبەتی کەرکووک کە شوێنێکە حساسە و قەومیەت و نەتەوەی جۆرا و جۆری تیا ئەژێ و ئەوان کارێکیان بە ژیان و گوزەرانی خەڵکەوە نییە و ئەیانوێ نان لەسەر ئەو چەشمە کێشانە بخۆن و بەردەوام لە هەوڵی توندکردنەوەی ئەم ناکۆکیانە، چونکە ئەگەم ناکۆکیانە نەبێ ئەوان بوونیان نییە، خواردنێکیان نییە بۆ خواردن، قسەیەکیان نییە بۆ قسە و باس و ژیان و گوزەرانی خەڵک بۆ ئەوان کێشە نییە. بەردەوام خەڵکی کەرکووک چاوەڕوانیەوە بۆ ئەم پارێزگا تازەی کە هاتووە قسەیەکی تازەتری پێ هەبێ، بەڵام ئەویش هەر لە هەمان چوارچێوەی قەومی و دینی و ئەمانەیە قسەکانی ئەکرێ و ئەوەی باسی نەبێت مەسەلەی خزمەت گوزاری و چارەسەر بۆ ئەو کێشانەی کە بەرەوکی خەڵکی کەرکووکی کردووە بە درێژایی ساڵی 2023ەوە بۆ ئێستا کۆمەڵێکی مەسەلەی کێشەی زەویوزار و خاوەنددارێتی ئەم زەویوزارانە لە شارەکەی ئەو باس و خواسێکی لێنەبووە یەکسەر ئەسڵەن نەک لە ئاسی سرعاتی نەتەوەی و قەومی ئەو وای لێ کردووە کە زەمینە سازیەکە بۆ دەوڵەتێکی وەکو تورکیا و بە هێزکردنی نفوزی تورکیا لە شارەکەیە و کە بەمە کێشەکانی زۆرتر قوڵ کردووەتەوە کە مەترسیەکی گەورەیە لە ڕاستیە ئەگەر بەری پێنەگیرێ بۆ سەر ژیانی خەڵکی شاری کەرکووک. ئاماژەتان بەوەدا کە قسەکانی پارێزگار لە نێو خەڵکیشدا کاردانەوەی هەبوو بۆتە جێی قسە و باس و جەدەل. پێم خۆشە لەم بارەیەوە بیستم کە بە چی شێوەیەک کاردانەوەی بووە، ئایا بە شێوەیەکی پۆزیتیڤ و چاوەڕوانکراوەوە یا خۆت زیاتر نیگەرانی لێکەوتەوە؟ بە پێچەوانەوە نیگەرانی لێکەوتوەتەوە، یعنی خەڵک ناڵێم چاوەڕوانی ئەوەیە کە لەم کاتەیە مثلا مەسەلەی خزمەت گوزاری، مەسەلەی بێکاری لەم شارەیە کێشەیە، مەسەلەی ئاوە، کارەبایە، تەعیناتە، مەسەلەی زەویوزار و ئەمانەیە کە ئەو یەک قسە و یەک پرۆژەی نییە بەڕاستی لەم بارانەوە ڕاستەوخۆ هاتووە هەر لە سەرەتای دەست بەکاربوونی ئەو ڕۆژ یەک مانگ لە تورکیا دانیشت بۆ دیارە دەوراتیان پێی فێرە کرد کە چۆنیەتی توندکردنەوەی کێشە قەومیەکان لێرە. لە زۆرێک لە کەناڵەکانەوە ڕەنگەی خۆشتان گوێتان لێ بوو بێ کە باس لەسەرەوە کرد کە پێشکەشکارێ پرسیاری لێکا لەسەر ئەوەی کە دەوڵەتی تورکیا هاتووتە ناوخۆی عێراقەوە، ئەو زۆر بێشەرمانە قسە لەسەرەوەکە کە دەوڵەتی تورکیا هاتوو بۆ پاراستنی تورکمانەکان ژیانیان لە مەترسیە لەلایەن ئەحزابە کوردیەکانەوە. یعنی ئەمە کۆمەڵێ قسەی نابەجێ ئەیکا لە ڕاستیە کە ئەمانە وجودی نییە، ئەو ئەنقەس دروستێکاوە باز لەسەرەوەکە کە کەرکووک پەیوەستە کرێ بە شارەوانیەکانی تورکیا و تورکیاوە، یعنی وەک کەسێک قساکە کە ئەنەما ئەو پارێزگارێکە کە لەلایەن دەوڵەتی تورکیاوە دانراوە بۆ شارێکی تورکی نەک بۆ شارێکە وڵاتێکی جیاوازەوە، بە تایبەتی شارێکی وەک کەرکووک کە شوێنێکی حساسە، کێشمەکێشی قەومی و ئەوانەی لەسرە کە کرێ بیر لەسەرەوە بکرێت کە ئەم کێشمە کێشانە سارد بکرێتەوە و ڕێگەچارەی بۆدا دروست و پیشان بدرێ و ڕێگەچارەی تازەتر و ئارامی و ئاسایش بۆ خەڵکەکەی دابین بکرێ کەچی لەو ڕۆژە ئەوم هاتووە سراعەکان ئەوەی تر هەستەکەی بەرەو توندبوونەوە و بەرەو مەترسی خراپ ئەڕوات. لە ڕوانگەی ئێوە ڕێگەچارەی دروست بۆ ئەو کێشە ململانەی قەومی و تایفی کە لە کەرکووکە هەیە یان کاری لەسەر ئەکرێ بۆ ئەوەی کە قوڵکرد بێتەوە، ڕێگەچارەی دروست چییە بۆ ئەوەی کە ڕێگەچارەیەک بێت کە گونجاو بێت بۆ دانیشتوانەکەی لە شێوەیەکی ئینگشتیدا بۆ هەمووان، یان ئەوەی کە تا ئێستا باسکراوە قسەیەک باسێکی نوێیەکە پارێزگاری ئێستا ئەیکات مادەی 140 وەکو ڕێگەچارە باس کراوە، ئەوەی کە دەورانی باسیش دەبینرێت
چی تعریب بوو و چی شتێکی تر بوونی بووە ئێوە چی ڕێگە چارێک بۆ دروست دەزانن ئێمە هەر لە سەرەتای ڕوخاندنی حزبی بەعسەوە لە 2003 کە ئێمەش گەڕاینەوە وەکو حزبی کۆمۆنیست بۆ کەرکووک ئێمە پرۆژەی خۆمان هەبوو وەکو کەرکووک شارێکی ئینسانیە و دووری خەینەوە لە چێشمەکێشە نەتەوەیەکان و هەوێی قەومی پێ نەدەین و هەوێشی ئینسانی پێ بدەین و کەرکووک وەکو شاری هاوڵاتی قسەی لەسەرکەین ئێمە لەم بارەوە سەردانی زۆربەی ئەحزابە کوردی و تورکمانی و عەرەبیەکانمان کرد کە ئەم مەترسیە کەم بکرێتەوە و بتوانین ژیانێک شایستە بۆ خەڵکەکە دروست بکەین ڕاستیە ئەوان بە درێژایی ئەم چەند ساڵە هیچ وەڵامێکیان نەبوو و لایەنگریان پێشان نەدابووەمە هەریەکێ لەو حیزبانە و هەریەکێ لەو ئەحزابانەی کە سەر بنەتەوە جیاوازەکان و کاریان لەسەر قوڵبوونەوەی ئەم کێشانە کردووە و بە تەجروبە پیشانیدا تەجروبە بە درێژایی 2003 بۆ ئێستا پیشانیدا کە سەردەمێ بەدەست ئەحزابی کوردیەوە بوو و سەردەمێ ڕاکانجبووری و ئەحزابی عەرەبی تیا باڵادەست بوون بە ئێستاشەوە کە محەممەد سەمعان هاتووە ئەم لافەلێدا کە ئیفلاسی و مەترسی ئەم بۆ چوونانە و مەترسی پرۆژەکانی ئەوان کە سراعی قەومی و نەتەوەی بەقوتەکەن کە نەیتوانی و ئەمانە سەرکەوتوو بێ بەڵکو شارەکەی بەرەو مەترسی گەورەتر بردووە و ئەوە پیشانی داوە ئەم تەجروبەی چەند ساڵی ڕابردوو پیشانی داوە کە کەرکووک پێویستی بە پرۆژەیەکە پێویستی بە تەرحێکە پێویستی بە شێوە بەرنمەیەکە کە ئینسانی بێ و بتوانێت ئەم شارە بپارێزێ لەم کێشمەکێشە نەتەوەیانە و بتوانێت ئازادی و خۆشگوزەرانی و کامەرانی بۆ خەڵک بێنێ و پرۆژەی ئینسانی بوونی کەرکووک پرۆژەی هاوڵاتی بوونی کەرکووک ئەمە ئەتوانێت کەرکووک لەو مەترسیانە دوور بخاتەوە نەک کێشەی قەومی و دەسڕاکێشانی وڵاتە جۆرا و جۆرەکانی ناوچەکە و زۆرێک لەم ئەحزابانە ئیحساسەکەی وەکو حزبێکی ئەم وڵاتە نەبن بەڵکو ئەجندا و سیاسەتی وڵاتانی ناوچەکە بەڕێوە ئەبن و هیچ گویان نییە لەوەی کە ژیانی ئەم خەڵکی ئەم شارە چمە ترسێکی ترسناکە بۆ سەر ژیانی خەڵکی و تێکدانی ئارامی و ئاسایشی خەڵکی کەرکووک دو پرسیارم لەسەر ئەوەی کە پێویستە چی بکرێت چونکە قسەی سەر ڕاگەشتان کردەوەی کە ئەم پارێزگا نوێیە هەر دەڵێی هەوڵ دەدات زیاتر مەسەلەی سیڕای قەومی قوڵ بکاتەوە بەڕای ئێوە پێویستە چی بەرامبەری بکرێت لە ئاستی خوارەوەی کۆمەڵگادا ئێمەم ڕۆژانە قسەمان کردووە لەسەرەوەی کە بتوانین کۆبوونەوەیەکی گشتی بکەین و بانگەواز بۆ ئەحزابەکان بکەین و بانگەواز بۆ کەسایەتی و کەسە چالاکەکان لە هەموو خەڵکی شاری کەرکووک بکەین کە بتوانین پێکەوە ئەو تەرحێکی ئینسانی و دوورخستنەوەی شاری کەرکووک لەم نیگەرانیانە و لەم تەرحە پڕوپوچانە کە ئەکرێ لەلایەن ئەحزابە جۆرا و جۆرەکانەوە کرێ و بتوانین لە ڕاستیە بە چەند خاڵێکەوە دەرچین کە بتوانین ئەحزابەکان لە دەوریەوە کۆ بکەینەوە کە شارەکەمان بپارێزین لەم مەترسیانە و هەوڵ بدەین کە کۆنگرەی ڕۆژنامەگەری بکەین و هەوڵدەین سیمینارات و کۆڕی جۆرا و جۆر لە میدیاکانەوە و سەرنجی کۆمەڵگا و ئەحزابی عێراقی و کوردستانیش بۆ ڕابکێشین کە بێنە پشتی ئەوەی کە کەرکووک و خەڵکی کەرکووک لەم مەترسی و کێشمەکێشانە دوور بخەینەوە و کەرکووک بکەینە شارێکە لە ڕاستیە ئاشتی و ئاسایش و ئارامی بۆ خەڵکەکەی و دابینکردنی خزمەت گوزاریەکان بۆ خەڵکی جێبەجێ بکەین ئێمە ئەم بەرنامەیەمان هەیە لە ڕاستیدا لە ڕۆژانی ڕابردووە هەوڵ دەدەین کە بتوانین لە ڕووی ئەمەلیەوە ئەم کارانە جێبەجێ بکەین و بکەینە قسە و باسی کۆمەڵگا و میدیاکە بە هیوای سەرکەوتن لەم هەنگاوەتاندا پرسیارم نەماوە ئەگەر بتانەوێت قسەیەک لە چاوپێکۆکنەکەماندا نەهات بێت و بە گرنگی بزانن ئاماژەکردن فەرمون بکوتی زۆر سپاس بۆ بناردتۆ بۆ تەلەڤیزیۆنی پێشانگەوە هەروەها بانگەوازی شاری کە خەڵکی شاری کەرکووکەکەم بە هەموو نەتەوەکانەوە کە هەمومان پێکەوە دەست لە نێو دەست لە
دژی هەر پیلانێکە لە دژی خەڵکی شاری کەرکووک و تێکدانی ژیانی خەڵکی شارەکەمان ئەکات پێکەوە دەست لە نێو دەستی یەکترینەوە بانگەوازی هەموو ئەحزاب و کەسایەتیەکانەکەین کە بین لە دەوری ئەوە کۆبینەوە کە مەسەلەی ئەساسیمان ژیانی خەڵک و خزمەت گوزاریەکان و ئارامی و ئازادیەکانی خەڵک بێت و بێن لە دەوری ئەو پرۆژەی کە کەرکووک شارێکی ئینسانی بێەوە جێگەی هەمومانی تیا بێتەوە بە هەموو ڕەنگە جیاوازەکانەوە و چەند ڕۆژی ڕابردوو داهاتوو کە ئێمە هەوڵەدەین ئەم کارانە بە عەمەلی دەست پێ بکەین و هیوادارین هەموو خەڵکی شاری کەرکووک هەموو چالاکوان پشتیوانیمان بن و هەموو ئەحزابەکان لە دەوری ئەم تەرحە ئینسانیەکەوە بن. سوپاس بۆ تۆ. ئازاد مەجید زۆر سپاس کە لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. دووبارە سوپاس بۆ ئێوە. عزیزان سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون و لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان و تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک بۆ هەشاری سەرکەوتوو.